دیکەم دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەم دەگەڕێمەوە نێو هەرێمی کوردستان و ئەو بابەتانی وابستەیە بە پرسی هاوڵاتیانەوە. ئەمڕۆ وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لە هەرێمی کوردستاندا ڕێگەیاند کە داداشتێکی لێک تێگەیشتن سەبارەت بە پێدانی قەرزی بانکی لەگەڵ سەرچاوەکانی ئەو واژۆ کراوە. وردەکاری بابەتەکە دیارە من لەسەر بابەتەکە زۆر ناڕۆم، لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر دەکەم. وردەکاری و میکانیزمی ئەم بڕیارە زانیاریەکان لە وردەگرین. بەڕێز حسین حەمەکەریم کە بەڕێز یارمەتەوێژی وەزارەتی کشت و کاڵی هەرێمن ڕاستەوخۆ لە هەولێرەوە بیانی ئەمە دەبێت. کاک حسین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. میکانیزم و چۆنێتی پێدانی ئەم قەرزە چۆنە و ڕێککەوتن لەگەڵ کێدا کراوە بۆ پێدانی ئەم قەرزانە؟ بەڵێ زۆر سپاس ئەم کاتی بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵی کورسات باش. طبعا ئمڕۆ ئەو یاداشنامەی لێک تێگەشتن واژۆ کرا لە نێوان وەزارەتمان و بانقێکی تایبەتی ئیسلامی بە ناوی قرتاس. ئەم قەرزە بێگومان تا بڕی 100 ملیۆن دینارە، ینی لە 15 ملیۆنەوە دەست پێکا تا بڕی 100 ملیۆن دینار. هەموو ئەو جوتیارانە ئەگرێتەوە کە پیشیان جوتیارە و کاری جوتیاری دەکەن و هەروەها دەرچووەکانی بەشەکانی کشت و کاڵ و ڤێتەرنەری کە خاوەنی بیرۆکەیەکن یاخود خاوەنی پرۆژەیەکن دەتوانن پێشکەشیکەن بە بەڕێبراتی گشتی کشت و کاڵی پارێزگەکان و ئیدارە سەربەخۆکان. پاش کۆمەڵی ڕێکار ڕەزامەندی ئەدرێ لەسەر ئەو پرۆژەیەوە وەرگرتنی ئەو قەرزەی کە ئاماژەم پێکرد. باشە، قەرزەکە ماوەی دانەوەی لەلایەن ئەو کەسانە و جوتیارانەیە و خوێندکارانی کە دەچووی کشت و کاڵن ڤێتەرنەری دواتر ماوەی چەندێکیان پێدەدرێت بۆ پێدانی قەرزەکە بە بانکەکان؟ قەرزەکە لە 6 مانگی دەست بەکاربوونی پرۆژەکە دەست پێەکە. هەر کاتێ پرۆژەکە کەوتە کارکردن پاش 6 مانگ لەو کاتەوە دەست بە پێدانەوەی قەرزەکەکە بۆ ماوەی 5 ساڵ بێگومان بەپێی ئەو بڕی کە وەرەگیرە. وەکو باسم کرد لە 15 ملیۆنەوە دەست پێکات تا 100 ملیۆن دینار بەپێی ئەو بڕەپارەی وەرەگیرێ بەپێی ئەو گرێبەستەی کە لە نێوان ئەو کەسە ئەو جوتیارەیان ئەو دەرچووە لەگەڵ بانقی ناوبراو بەپێی ئەو ماوەیە دەبێ قەرزەکان بداتەوە. باشە، کێشەیەک هەیە، ئەمە کێشەش نییە، ڕەنگە بابەتێکی زەق بێت لە هەرێمی کوردستان تەنانە وڵاتانی کە سیستمی ئاینی ئیسلامی تیاندا پەیڕەو دەکرێت. ئەویش پرسی بانقەکان زۆر جار ئەو نیشانە پرسیاری لەسرە لەلایەن کەسانی کە شارەزای بواری دێنن باز لەوە دەکرێت پێویستە ئەو قەرزە بە شێوەیەکی حەڵال بێ لە ڕێگەی بانکەکانەوە. ئەم بابەتە ڕەچاو کراوە بۆ کەسانی کە قەرز وەردەگرن؟ بەڵێ بێگومان ئەم بانقە خۆی بانقێکی ئیسلامیە بەپێی ئەو ڕێنمایانە کارەکە کە ئەو پارەیە سووی ناچێتە سەر و هیچ گرفتێکی نییە لە ڕوانگەی شەرعی ئیسلامی پیرۆزەوە. و ئەمە یەکێکە لەو خاڵە ئەرێنیانەی کە ئێمە دڵخۆشین پێی کە هەموو ئەو کەسانەی بەو شێوازە بیرەکەنەوە بێگومان دەتوانن سوودمەند بن لێی. باشە، وردە وڵا بەر لەوەی ئەو پرسیارەوە لێ بکەم کاک حسین، ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتیش هەیە، کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەجەندای کۆبوونەوەکان چییە؟ بەڵێ وەڵا ئیمڕۆ کۆبوونەوەی هەفتانەی وەزارەت بوو. بمبەخشە من بەڕاستی بەشدار نەبووم لە کۆبوونەوەکە، بەڵام بێگومان بەردەوام کۆمەڵێ پرسی تایبەتی کارگێڕی و مالی و کۆمەڵێ مەسائلی فەنی هەیە بە بەڕێوەبەراتی گشتی بەڕێوەبەرەتە گشتیەکان لە ڕووی هونەریەوە. یعنی ناوە جەنابی وەزیر ئەو کۆبوونەوەی ڕێگەخا بۆەوەی کە هەموو ئەو گرفت و کێشانەی بڵێن دروستە بنیاخ بۆ ئەوەی زیاتر لێک تێگەشتن هەبێت لە نێوان هەموو لایەکە وەلابردننی ئەو ڕۆتینیاتانە بە شێوەیەکی گشتی ئەو کۆبوونەوەی هەفتانە ئەم بابەتانە ئەگرێتە خۆی. باشە، بە دیارکای بۆیە ئەو پرسیاریشم پێشخست. واوردەوردە لە وەرزی پاییز نزیک دەبینەوە، بەرهەمە پاییزگەکان بە تایبەتی هەنار کە هەڵەبجە پێی بەناوبانگە هەرێمی کوردستان هەنارێکی باشی هەیە. چی دەکرێت بۆ هەناردەکردنی و هەروەها
سەبارەت بە دانانی باج و گومرگ دانان لەسەر ئەو بەرهەمانی کە دەهێنرێنە ناو هەرێمی کوردستان چی دەکرێت بۆ ئەوەی کە بەرهەمی جوتیاران هەم لە ناو خۆ ساغ بکرێتەوە هەم هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بە دیارکراوی ناوەڕاست و باشووری عێراق بکرێت. بڵێ ئاشکرا لای هەمووان ئێمە سیاسەتێکی جێگیرمان هەیە ساڵانە ڕۆژنامەی کشتتوکاڵیمان هەیە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ قەدەغەی ئەو بەرهەمانەکەین یاخ و باجەکەینە سەر ئەو بەرهەمانەی هاوردە هەنار یەکێکە لەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە هەندێ ناوچەی تایبەت و بەتایبەتیش لە پارێزگای هەڵەبجە بەناوبانگە بەو بابەتە لە ئێستادا کار لەسەرەوە کرێ کە بڕێک لەو هەنارە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە هەناردەی دەرەوە بکرێ و بێگومان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و تەنانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵن بۆ ئەم بابەتە وەکو بەرهەمێکی گرنگ و استراتیجی لە هەرێمی کوردستان و بێگومان لە کاتی ئێستا کە وەرزی پێگەشتنی بەرهەمی هەنارە زۆر جار ئێمە باجێکی زۆر ماخستۆدە سەر و هەندێک جاریش ناچار بووین کە قەدەغەی بکەین ئەو بەرهەمە لە بەرەوەی کە بە هیچ شێوەیەک نێتە هەرێمی کوردستانەوە نەتوانێت شێبڕچێ بکە لەگەڵ بەرهەمی ناوخۆ. باش ئەم ساڵ چی قەدەغە دەکرێت کە لە وەرزی تایبەت بە تایبەتی لە پاییزە بهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە و باجیش بە دیارکراوی دەخرێتە سەر چ بەرهەمێک؟ تقریبا ئێمە هەموو بەرهەمەکانی سەوزە کە ئەڵێم سەوزە تەماتە و خەیار و باینجان و کوولەکە و بیبەر و هەموو ئەو بەرهەمانە تقریبا باجێکی زۆری لەسەر بووە پەتاتە بە ێژگاری قەدەغە بووە شووتی و کاڵک و ئەم بەرهەمانەش بە هەمان شێوە باجێکی زۆری لەسەر بووە و بەنسبەت بەرهەمەکانی میوە ئەوەی کە ناوی لای ئێمە بڵێن بەرهەمی سەرەکی یاخو استراتیجین هەنار و سێ و هەنجیر و قۆخە بەڵام لەبەرەوەی ئەم ساڵ بە هۆی ئەو بارودۆخی بڵێن وشکە ساڵی و ئەو سەرماوسۆڵی کە لە زستانە هات ئەتوانم بڵێم زەرەرێکی زۆریدا لە بەتایبەتی لە بەرهەمی میوە بۆیە ناچار بووین زوو ئەو باجی کە لەسەر بەرهەمی قۆخە لای بەرین لەبەرەوەی خۆمان بەرهەمێکی وامان نەبوو بەڵام بەرهەمەکانی تر تا ئێستا باجێکی زۆریان لەسرە بۆی نەتوان چێبڕکێی بەرهەمی ناوخۆ بکەن. باش لە ماوەکانی ڕابردوودا مەکینەی تایبەت بۆ جوتیاران بڕیاری لێدرا کە بۆیان بکردرێ دواتر بتوانن وەری بگرن و کاری پێ بکەن ئەم بابەتە بە کوێ گەشت کاک حسین؟ ئەو بابەتە توانم بڵێم لە قۆناغەکانی کۆتاییدایە پاش تەبەن کۆمەڵی ڕێکار ڕاگەاندنی بۆ کرا ژمارەیەکی زۆر ئامێر لە پارێزگاکان تۆمارکریان پاش ئەو ماوەیە ئەم بابەتە هاتە وەزارەت لەلایەن لیژنەیەکی پسپۆرەوە هەمووی پۆڵێنی بۆکرا بەپێی جۆری ئامێرەکان و ژمارەیەکیش کۆمپانیا پێشکەشی کردبوو بۆ ئەوەی کە هاوردەی ئەو ئامێرانە بکە ئێستا تقریبان لە قۆناغەکانی کۆتاییە پۆڵێنی ئامێرەکانیان کردووە و لەلایەن ئەو لیژنە پسپۆرەوە یەکلا کراوەتەوە کە چ کۆمپانیایەک شایستەی ئەوەیە کە بتوانێت ئەم ئامێرانە هاوردە بکە بەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزارەتی دارایی و وەزارەتە پەیوەندیدارەکان ئامادەیان کردووە. باشە لەگەڵەوەی کە ئەم ساڵ زۆر باسی لێو دەکرات کە ساڵێکی وشکە بەپی پێویست جوتیاران نەیانتوانی سوودمەند بن لە سەرچاوەکانی ئاو لە عێراقدا بەگشتی کەمبوونەوەی ئاو لە جیهاندا هەبوو لە عێراقیش و هەرێمی کوردستانیش بە ئامانشەوە سەبارەت بە گەرمی جوتیاران ئەم ساڵ بەرهەمەکەیان بە نزیکی ئەگەر بە خەمڵاندنیش بێ باسی لێەوە بکرێت بەرهەمیان چەند بووە وەکەی گەنمیان لێ وەردەگیرێت بۆ سایلۆکان؟ بەڵێ بەنسبەت بەرهەمی ئەم ساڵی ڕابردوو بە خۆشحاڵیەوە لەگەڵەوەی کە وشکە ساڵی بوو تقریبا نزیکەی 326,000 تەن تەسلیم بە سایلۆکان کرا کە سایلۆکانی وەزارەتی بازرگانی بێگومان ئەوان پەیوەستن لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقا و بڕێکی تەسلیم کراوە بەو کۆمپانیا تایبەتانەی کە پرسی بە بازارکردنی گەنمیان پێسپێردراوە لە
پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک و بێگومان بڕێکیش لەم بەرهەمە ژووتیاران خۆیان ڕەنگە بازرگانیان پێوە کردبێیان بەشێک لەو گەنمە هەڵیان گرتبێ وەکو بنەتۆ بۆ بڵێن ئەم ساڵی ئایندە. باشە بابەتێک لە بیریشم نەچێ بەڵە ئەم ساڵ ئێستا لەلایەن بەڕێبەتی گشتی توێژینەوە ڕێنمای کشتتوکاڵی 7,000 تەن بنەتۆ و ئامادەکراوە کە لە جۆری گەنمی باش بنەتۆوی باش ئەو بنەتۆوانەی کە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان بگونجێ کە بەرگەی وشکە ساڵی بگرێ بەرگەی بارانی بگرێ بەپێی ئەوە توێژینەوە کراوە بە خۆشحاڵیەوە 26 جۆر گەنم بەرهەمهێنراوە لە ناوەندەکانی توێژینەوە لە پارێزگەکان و ئیدارە سەربەخۆکان لەو بڕە کە پێشکەش کراوە پاشە وەرگیراوەتە لە ژووتیاران و کۆمەڵێ ڕێکاری فەنی بۆ کراوە ئێستا 7,000 تەن ئامادەیە کە ڕەنگە لە مانگی ئایندە دابش بکرێ بەسەر ژمارەیەک لە جووتیاری نمونەیی بە شێوەی پاڵپشتی وەکو پاڵپشتیەک بۆ ئەو جووتیارانەوە بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان. باشە کاکسین بابەتێک هەیە ئەمە پرسیاری جووتیارانە بڵاو بوو بۆەوە هەمووکو هەواڵێک هەمووکو دەنگۆیەک کە و جووتیارانی ئەمساڵ ئەگەر گەنمەکانیان ڕادستی سایلۆکان نەکەن لە ساڵی ئایندەیە ساڵی داهاتوو گەنمیان لێوەرناگیرێت ئەمە تا چەند ڕاستە؟ نا ئەو بابەتە هیچ بنەمایەکی نییە جووتیار ئازادە جووتیار ئازادە تەسلیمیەکە یا نایکایە بە کۆمپانیەکانی کەرتی تایبەتی ئەکا بێگومان بەڵام ئێمە شۆک وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو سەیری بەرژەوەندی جووتیارانەکەین ئەو نرخەی کە دانرابوو بۆ وەرگرتنی گەنم ئەتوانم بڵێم نرخێکی زۆر باش بوو نرخەکەی چەندە؟ ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی تقریبەن ئەوەی ساڵی پار 800,000 دینار بوو بۆ تەنێک کە یەک جۆر دیاری کرابوو ئیلا هەندێک خەسم هەبوو لە جۆری گەنمەکە یعنی ئەوە تقریبا نرخێکی زۆر باش بوو بۆ گەنم کە لە جووتیاران وەرگیراوە جووتیاران دڵخۆش بوون بەڕاستی بەو نرخە بۆیە توانم بڵێم بڕێکی زۆر بڵێن لەو بەرهەمە تەسلیم بە سایلۆکان کرا بێگومان ئەوەش جارێکی تر دێتەوە ناو بازاڕەکان و دابەشەکرێ بەسەر بریکارەکانی خۆراک بە پێی کۆبوون کەەوە لە بەرژەوەندی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. باش دیارە کاک حسین ئەمە دەکەم بە دوا پرسیار دەگەڕێمەوە سەر ئەم دەرفەتی پێدانی قەرزە بە جووتیاران دەمێت بزانم ئەمە کاتیە تەنها بۆ ئەم ساڵە سەقفێکی زەمەنی کاتی دیاریکراوە بۆ بەردەوامبوونی ئەم ڕێکەوتنە و پێدانی ئەم قەرزە بە جووتیاران و دەرچوانی کشتتوکاڵی و بەشی ڤێترنەری؟ نەخێر بەپێی ئەو یاداشتنامەیە کە واژۆ کراوە هیچ کاتێک دیاری نەکراوە بە ئومێدی ئەوەی کە ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ بێگومان دەبێت دەرفەتێک بۆ هەموو ئەو کەسانی کە خاوەنی بیرۆکەی باشن و بەڵام سەرمایەیان نییە و بێگومان لە هەمان کاتا بێتە هۆکارێک دەرفەتێک بۆ دۆزینەوەی هەلیکار و لە کۆتاییشدا بێگومان ئەبێتە هۆی گەشە پێکردنی کەرتی کشتتوکاڵ و جێبەجێکردنی هەموو ئەو بیرۆکانی کە لەلایەن جووتیاران و دەرچوانی کۆلێجەکانی کشتتوکاڵ یا پەیمانگا ئامادەکانی ڤێتەرنەرەکانەوە هەیە بۆی کە بە شێوەیەکی مەیدانی لە مەیدانی کارە بیرۆکەکانیان جێبەجێ بکەن. هیچ ماوەیەک دیاری نەکراوە بە ئومێدەوەی سەرکەوتوو بین هەمولایەک بۆ ئەوی کەم پرۆژەیە بەردەوام بێ و ببێتە هۆی هاندانی زیاتری بانقە تایبەتەکانی تریش بۆ ئەوەی کە بە شێوازی باشتر بێنە پێشەوە کە بێگومان ئەمە بە قازانجی ئابووری و بە تایبەتی گەشە پێکردنی کەرتی کشتتوکاڵ دەشکێتەوە. بەڕێز حسین حەمەکەریم کە بەڕێزیان کە بێژی وەزارەتی کشتتوکاڵ بوون ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی مەبوون زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.